سڵاوتان لێبێت جارێکی دیکە لەگەڵتانم لە ستۆدیۆی کراوەی کوردستان 24 لە پێشانگای نێودەوڵەتی کتێب لە هەولێر میوانێکی دیکەمان هەیە بەڕێز دکتۆر سامان جەلال پسپۆڕی بواری میدیا. دکتۆر بەخێر بن. سپاس دکتۆر، پێشانگاکەتان بەسەر کردەوە، بینیتان ناونیشانەکانتان پێچۆم و بەگشتی پێشانگای کتێب چ گرنگجێکی هەیە بۆمان؟ لە ڕاستیدا ساڵانە زۆر قەڵەباڵغە پیشانگای نێودەوڵەتی کتێب لە شاری هەولێر کە ساڵانە بەردەوام من متابعی دەکەم و دێم ئەم ساڵ ڕێژەیەکی ئەزگار بەرچاو زۆر زیاتر مشارەکەی کردیە و هەست پێ دەکرێت کە خەڵکێکی زۆر کتێب بخوێنێتەوە، کتێب بکرێ ئەوەی کە هەست پێ دەکەین. بێگومان پیشانگای کتێب وە کتێب بۆ هەموو تاچێکی کۆمەڵگا گرینگە، بۆ هەموو کەسێک کە ئەلف و بەیەک بزانی کتێب بخوێنێتەوە، بۆی ئاستی معریفی بکرێتەوە، بۆ ئەوی بەتایبەتی بۆ من کرد کە لە ئێستاکە دەمانەوێت لە گەڵ ئەو کراوانەوەی کە لە دنیادا دەگوزارێ و شەپۆلی گۆڕانکاریەکان دێنە ناوچەکە زیاتر ئێمە پێویستمان بە بەرزکردنی ئاستی معریفی تاکانی کۆمەڵگادا هەیە. بۆیە من تەمەنا دەکەم نەک ساڵانە پیشانگای نێودەوڵەتی بۆ کتێب لە شاری هەولێر بکرێتەوە، بەڵکو ئەم پیشانگای کتێب لە هەموو شارەکانی کوردستان بکرێتەوە بۆ ماگانەش بێ، یاخود دەکرێت ئەو ناوەندە کتێبخانانە بەردەوام لە برەودا بنەوە بکرێنەوە و دەوڵەت سەپۆرتی هەموو ئەو گەنجانە بکە کە کتێب دەکرن، دەیانوێت کتێب بکرن لە وێزگەی جیاواز بۆ ئەوی بتوانین بە شێوەیەکی گشتی کەمپینێک بێت، بەشداری کەمپینێک بکاتن کە چۆن ئاستی معریفی ئەو کۆمەڵگای بەرزەکەن. بەڵێ دکتۆر، بۆ پێی بەڕێستان پسپۆڕی بواری میدیان، میدیا دەتوانێت چی بکات لە بە کللتورکردنی خوێندنەوە بۆەوەی کە خوێنەر زیاتر بێت، خەڵکی کوردستان زیاتر پەنا بۆ خوێندنەوە بووە؟ بێگومان کەلتوری خوێندنەوە ئێمە لەبەرەوەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستین لە مەسەرەی دیموکراسی لە قۆناغی سەرهەڵدانی دیموکراسیدان هێشتا کەلتوری خوێندنەوە بە تەواوی تێک ئاشنا بە تاچی کورد و کۆمەڵگای کوردی بە تەواوی نەبووە. کەلتوری خوێندنەوە لە منداڵیەوە دەست پێ دەکاتن، لەو چیرۆکانی کە دایک و باوکان بۆ منداڵەکانیان دەجێڕنەوە کە بەردەوام ڕۆژانە چیرۆکی جیاواز لەو مەکتەبانەوە دەست پێ دەکەن کە منداڵ فیری نووسینی چیرۆک و نووسین و خوێندنەوەی کتێب دەکەن، لەو کتێبخانەوە دەست پێ دەکاتن، لە منداڵیەوە دەست پێ دەکاتن، پەروەردە دەبێت ڕۆڵبژیرێ، ناوەندە ئاکادیمیەکان ڕۆڵبژیرن، دایک و باوکان، خێزانەکان، کەناڵەکانی میدیا، هەموو ئەو ناوەندە فەرمانێک و وەزارەتی ڕۆشنبیری و سندیکای ڕۆژنامەنووسان و کۆمەڵی ئەکادیمی و ئەو دەستگا نەیکە معنین بەرپرسن بۆ یارمەتی خوێنەر بدەن و ئاسانکاری بکەن و چۆن کتێبەکان دەگەنە دەستی خوێنەر بە ئاسانترین شێوە، بە ئاسانترین ڕێگا بگەنە هەموو چنی توێژەکان، بگەنە هەموو کایەکانی کۆمەڵگا. ئەوە گرنگە کە هەموو جۆرەکانی کاراسانی بۆ کۆمەڵگا بکرێەوە، خوێندنەوەی کتێب ببێتە کەلتور لە کۆمەلگای کوردی ئێمەشدا وەکو ئەو وڵاتی پشکەوتانی دنیا کام. دکتۆر، کتێبێکی بەڕێزشتان ئەمڕۆ لێرە پیشانە درێوەکەوێتە بەردیدی خوێنەران، کتێبەکەتان چییە؟ بە چه ئامانجێک ئامادەتان کردووە؟ باس لە چیە کات؟ ڕاستی ئەو کتێبەیە کە بە ناوی ئینسایکلۆپیدیای میدیای کوردی لە باشووری کوردستان، ئەمە بۆ یەکەمین جارە لە سەر ئاستی کوردستان و بۆ باشووری کوردستان ئەم کتێبە دەربچێ. کتێبەکە نزیکەی 880 لاپەڕە، ئەم 880 لاپەڕە کە تیایدا بە جۆرەی شارەکان مێژووی میدیای کوردی باسکراوە. لەنێو توێ ئەم کتێبەدا بە شێوەیەکی ئەوەی کە جگەلەوەی نووسینەوەی و کۆکردنەوەیە وەلامان کادا ساختکردنەوە و ڕاستکردنەوەی ئەو هەڵە مێژویانە کە لە بواری میدیای کوردی باسکراوە و هەروە ڕاگررتنی ئەو باڵانسانەیە. تەماشا دەکەین مێژووی میدیای کوردی ڕەنگە لە شارێک فۆکەسی زیاتری خراپێتەوە سەر لە شارێکی کەمتر، بەڵام لەم شوێنەدا بێلایەنێکی ئێجگار گەورەم تێدا پاراستیە، نەوەکرد بێلایانی ئایدۆلۆجی بگرە بێلایانی ناوچەیی، بێلایانی ناوتەیی نەتەوەی، بۆ ئەوی بتوانین ڕووناچێکی گەورە بۆ سەر مێژووی میدیای کوردی دەربخەین. لەگەڵ ئەوەی کە ئێمە باسی بڵاوکراوە قەنەواتەکانی میدیای کوردی لە مێژوودا دەکەین لە سەرەتای دروستبوونەوە تا ئێستاکە، ئەو کارکتەرانەی لە پشت دەرکەوتن و دەرکردنی ئەو جۆرە میدیای بوونە ئەوانەشمان ڕووناچی خستۆتە سەر بۆ ئەوەی بۆ خوێنەری کورد، بۆ ڕۆشنبیرانی کورد، بۆ ڕۆژنامەنووسانی کورد، بۆ میدیاکارانی کورد و بۆ ناوەندە ئەکادیمیەکانی زانکۆ ببێتە سەرچاوەیەکی ئاسان، بێتە سەرچاوەیەکی دەوڵەمەند، زیاتر ماندوو نەبن بە دوای سەرچاوەی دابگەڕێن. لەم کتێبەدا کە سوودم زیاتر لە 200 سەرچاوەی جگە لە زمانە کوردەکان لە زمانەکانی تری ئینگلیزی و بیانی و تورکی و عەرەبی ئەوانەش بینیە کە لەسەر میدیای کوردی و بەڵگەکانی لەسەر میدیای کوردی هەبوونە. لەو شوێنەشدا
ئەممانە دەردەکەوێتن و ئەم کتێبە فەرمانی زانکۆیی سەلاحەدینی بۆ دەرچووە لەلایەن زانکۆی سەلاحەدین دانی پێدانراوە کە لیژانی ئەکادمی بینیوانە بۆتە منهەجی خوێندن لە زانکۆی سەلاحەدینەوە دەچێتە ناو زانکۆ ئۆرگانەکانی تر کە لێستاکە لە پیشانگەی نێودەوڵەتی کتێب لە ستێجی جی 12 لە ئەوەی لەلایەن زانکۆی سەلاحەدیندان درراوە چاپانی زانکۆی سەلاحەدینیش ئەم کتێبی چاپ کردووە. بەڵێ تا چەند گرنگە نووسەر وەرجێر ئەوانەیەکو بەڕێستان کارێکەکەن لە پێناو ڕاستکردنەوەی هەڵەکانی ڕابردوومان بێت لە پێناو هەرچێکا بێت بە پێ و پێویستێ بێکە و ئێستا تۆ باسی کرد کامە چەند پێویستی ئێستا بۆ کتێبخانی کوردی بۆ ناوەندەکان تا چەند پێویستە لەسەر بنەمایە بنووسرێت کتێب ئامادە بکرێت وەرجێڕان بکرێت. گرنگە کارێکی ئەجگار گەورە ڕەنگە ئەمە کتێب تەماشای بکەینەوە کتێبەکە دەرەچێت بەڵام هەموو کتێبەکە لاپەڕەکانی هەڵنەدەینەوە نازانی چی تێدایە کە لاپەڕەکانی ئەو کتێبە دەخێنەوە دەزانی چەند شەو نخوونی تێدا دروست بووە چەند ساڵی خاندووە تا ئەم کتێبە لە دایک بووە. بە چەند ساڵ ئامادەتان کە مامۆستا؟ ئەمە نزیکە 4 ساڵە خەریکی ئەو کتێبم لە شارشکانی کوردستان گەڕاوم بۆ پەیوەندی مەسادری لە وڵاتەکانی تریش هێناومە هەموو کۆ کردێتەوە لەم کتێبەدا و چاکم کردوتەوە. زۆر گرنگە پشتیوانی کە قەڵەم بکرێتن پشتیوانی قەڵام لە ناوەندا ئاکادیمیەکان لە دەوڵات لە ناوەندانێکە لە بواری سەقافی ئیش دەکەن ئەمانە یارمەتی دەدان وەکو دەیدەن بۆ پرسیارەکانی بەڕێست ئەوەیە کە یارمەتی کۆمەلگات دێن بە دیوەکەیتر داوەکو گەشە بە بواری ڕۆشنبیری بکەین نەشونما بە جیهانی قەڵەم و ڕۆشنبیری لە وڵاتەکەی خۆمان بۆ سەرتاچ کرد بۆ سەر کۆمەلگای کوردی بکەین. ئەمانە مادیمونێکی ئەجگار زۆری ویستە بەڵام گرنگە خوێنەری کوردی میدیاکاری کوردی چۆن بتوانێت بەردەوام بێ و لە فۆکەسی بخاتە سەرەوە بخوێنێتەوە لە کۆلەرانی تر کە لە بواری ئەکادمی ئیش دەکەن ڕوبەرێکی زۆر ژانی خۆیان کە لە پیشەکەی خۆیان تەرخان بکەن بۆ لێ کۆڵنەوە لە بواری میدیادا چونکە مێژووی جددی میدیای کوردیمان تەمەنێکی درێژی نییە ڕەنگە مێژووی لەدایکبوونی یەکەم ڕۆژنامەمان یەکەم دەرکەوتنی میدیایمان بۆ ساڵی 1998 بگەڕێتەوە 22 نیسان بۆ یەکەم ڕۆژنامەی کوردی بەڵام مێژووی جددی میدیای کوردی لە باشووری کوردستان ڕەنگە لە دوای ساڵی 90ەکەوە ژمارەیەکی بێشماری کەناڵەکانی میدیا لە ڕووی چەندایەتی و ئەوە پەیدا بوون و لە ڕووی چۆنایەتیش کەتۆنەتە ناو ململانێ و بەرەو پێشون تا دێت ڕۆژنامە و بڵاوکراوە و کەناڵەکانی میدیا و کەناڵە ناوخۆیەکانی تەلەڤیزیۆن و سەتەلایتەکان و کەناڵەکانی رادیۆش زیاترتر دەبن بۆیە گرنگە وەکو ناڤیکیشنێش ڕێگە ڕاستەقینەکەی بزانن میدیاکاری ئێمە ڕۆشنفکری ئێمە باگراوندی میدیا بزانن چونکە میدیا لە ئێستادا قناتێکە هەرچی هەمووانە بۆ هەمووانە پێویستی هەمووانە. بەڵێ بەڕێز دکتۆر سامان جەلال پسپۆڕی باری میدیا مامۆستای زانکۆ سپاس بۆ ئامادەبوونتان بەخێرات. زۆر سپاس بێ. بەڵام من دەگەڕێمەوە ستۆدیۆی ناوت.